یاریەکانی قۆناغی دووەمی خولی نایابی کوردستان دەستی پێکرد لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 12 پیشە سازی دەیەمی ڕیزبەندی پێشوازی لە قەڵازیی دوای خۆی کرد. لانیوە یەکەم 2 دەرفەت لە پێش دلۆڤان وەسمان بوو تاوەکو خاوەن ماڵ بە گۆڵ بگەێنێت سوودی لێوەرنەگرتن. تیپی میوانیش بە 2 دەرفەتی مستەفا مەجید و ئەیوب ڕەسوول وەڵامی پیشەسازیان دایەوە. نیوە یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی و بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لانیوەی دووەم پیشەسازی بە فشارەوە دەستی بەیاری کردەوە. مەتین مەنسوور و باسل مستەفا هەوڵیاندا بربەستی یەکسانی بشکێن و پیشەسازی پێش بخەن. عومەر ساڵحی گۆڵپارێز ڕێگای نەدا. سەنگەر محەممەد دوای پەیوەندیکردنی با پیشەسازی و هاتنە نێوەی بۆ نێو یاریگا لە خولەکی 63 گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆیانەکەی لە یاریەکە تۆمار کرد. لە خولەکی 75 محەممەد بێرنا گۆڵی یەکسانی بۆ قەڵازێ تۆمار کردەوە. ئەحمەد وریا لە 2 ساتەکانی یاری دەرفەتی گۆڵی دووەمی بۆ خاوەن ماڵ لە پێش بوو سوودی لێوەرنەگرت و یاری هەر بەم یەکسانیە کۆتایی هات. ئەو دوو خاڵ لە دەستدانە بۆ ئێمە زۆر خراپ بەڕاستی نەدەبواە لە دەستبێن بەڵام 100% ئەم تەحملی ئەو یەکسان بوونەی دەکەم لەبەرەوەی جێمی یەکەم کۆنتترۆلی ناوەندمان لە دەستدا بوو بەڵام لە سەرەتاکانی دەستپێکنی جێمی دووەم باشتر بوونەوە بوو گۆڵمان تۆمار کرد. ئەو گۆڕانکاریانەی کردم ڕاستی بەڕوون و ڕەوانی بڵم دەجێی خۆی نەبوو بۆیە ئەم تەحملی مەسئولیت دەکەم نەدەبواە ئەوها بە ئاسانی ئەو دوو خاڵی لە دەست بدەین. تیپی قەڵازێش تیپەچی بەڕاستی تیپەچی باشە بەڵام ئەمڕۆ هەست دەکەم ئەو ئەدایە یاریزانەکان و تیپەکەم بەهۆی ئەوە بوو کە نزیکی دوو ئەفتەیە یاریەکان ڕاوەستایە ساردبوونەوە بە تیپەکەمە دیار بوو. تقریبان گرفتی داراییمان هەبوو بۆیە زۆر درەنگ دەستمان بە ئامادەکاریەکان کردەوەی قۆناغی دووەم تقریبان نزیکەی 4 ڕۆژ تەمرینمان کردو. هەندێک لە یاریزانەکانمان من تەنانەت نەشم بینیون بەس هێناوە من مەسەلا ئەو دوو یاریزانە ئێرانیەکە سیارزانەکەی کە محتەریفەکانی عەرەبەکان کە هێناومانن ڕاستی دوو تەمینیان لەگەڵدا کردوین. ئەوە لایەکی تریش بەڕاستی لەتان نەشارینەوانێ ئێمە یانەی قەڵازی ئەو ساڵ کوشتەی دەستەی یەک بابەتین کە چەند جارە من لە ڕاگانەوە باسم کردو بۆ برایانی یەکێتی کوردستان تاکە نادین کە زۆرترین بازمان داوە ئەویش بریتە لەوەی کە تا ئێستا 5 یاریزانمان ڕۆشتۆتەوە بۆ خولی عێراقی. بەم شێوەیە هەردوویانە بە کاتی لا پێگەکانی خۆیان لە پلەکانی دێم و 11می پێش کۆتایی ڕیزبەندمانەوە پیشەسازی 12 خاڵی هەیە و قەڵازێش 11 خاڵی هەیە. سێ محەممەد کەناڵی پێیان هەولێر.